دوجار چارەنووسی هەردوو ڕۆژنامەنووس سەرتی وەیسی و ئیبراهیم عەلی ئاشکرا بوو لە دەستپێکی بڵاوبوونەوەی هەواڵی دیارنەمانیان لە میانی سەردانێکیاندا بۆ سلێمانی هەواڵی ئەوە بڵاو بوویەوە کە دوای تەقەلێکردنیان و وەرگەڕانی ئۆتۆمبیلەکەیان لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بە برینداری دەستگیر کراون، بەڵام دوای سۆراغ و سەردانی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمان و سەندیکای ڕۆژنامەنووسان و سەنتەری میترۆ ئەوە ڕاگەیەندرا کە سەرتی بوو ئیبراهیم سەلامەتن و بێ ئەوەی خۆیان ئاگادار بن پێشتر فەرمانی گرتنیان هەبووە. کەیسەکە جۆرێک لە جۆرەکان شێوازی دەستگیرکردنەکەی گومانی دروست کردووە لای هەموو لایەک کە بۆچی لەلایەن هێزەکانی پۆلیسەوە دەستگیر نەکراون کە ئەمەش تێبینیەکە و جێی خۆیەتی کە هەموو لایەک ئەم پرسیارە بکەین و وەڵامیشمان دەستکەوێتەوە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە کە بۆچی هێزەکانی پۆلیس هەڵنەساون بە دەستگیرکردنی ئەم دوو ڕۆژنامەنووسە ئەگەر بڕیاری دادگا هەیە بە دەستگیرکردنیان. من وەک سکرتێری لە سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان داواکەم هەم ئەو دادگای لێکۆڵینەوەی کە کەیسەکە ڕاتە بەردەستی هەم دادوەری لێکۆڵینەوە هەردوو ڕۆژنامەنووسەکە مادەم بابەتەکەیان بڵاوکردنەوەیە تەنها لە چوارچێوەی یاسای ژمارە 35 ساڵی 2007 هەڵسوخۆتیان لەگەڵ بکەن ئەوی تریشی یاسا چی بڕیارەیە ئێمە ڕۆژنامەنووس ملمان لەموو باریکترە بەرامبەر بە یاساکەی خۆمان کەڵم یاساکە خۆمان یعنی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستانەوە دەنگی لەسەر دراوە سەرۆکی هەرێم ڕەزامەندی لەسەر پیشانداوە بۆیە جارێککە ژەڵێم بەداخەوە ئەو دوو ڕۆژنامەنووسە کە ئێستا بینیمان باریەخینیان خراپ نییە یعنی ئەوەی کە هەندێک خەبەر لێرە و لەوێ فێک نیوز بڵاو بووتەوە. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان کە سەردانی ئەو دوو ڕۆژنامەنووسەی کردووە لە ئاسایشی سلێمانی دەڵێت ئەوان سەلامەتن و لە کاتی دەستگیرکردنیشیاندا بریندار نەکراون، بەڵام نەدەبوو بەم جۆرە دەستگیر بکرێن و دەبوو بە یاسای ڕۆژنامەوانی مامەڵەیان لەگەڵدا بکرایە و پۆلیس فەرمانی گرتنەکەی جێبەجێ بکردایە. بەندا وەک بڕیاردە لە لیژنەی کاروباری کۆمەڵاتی و داکۆکی لە مافی مرۆڤ و ئەندام لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هەر لە بەیانیەوە بە ڕێکاری یاسایی لەگەڵلایانی پەیوەندیدار و ئاسایشی گشتی و بەڕێبەر یاسایشی گشتی لەسەر خەت بووین هەندێک دەنگۆ بڵاو بوو بۆیە گوایە تەندروستی دەستگیرکراوەکان ناجێگیرە یا خود بریندار بوون یا هەندێک لەم بابەتانە من لێرە کەسوکاری دڵنیایی بە کەسوکاریان دەدەم و خەڵکی هەرێمی کوردستانیش بە ئاگادار بن الحەمدوللا لایانی تەندروستیان وەکو جێگیری جێگیرە و هیچ ئاسەوارێکی برینداربوون یا وەرگەڕانی سیارە یا شوێنەواری گولە با ڕوخساریانەوە نییە. سەبارەت بە دەستگیرکردنی ئەو دوو بەڕێزا ڕاستە برێ بەڕێزی میشارەی پێتا کە دوو داوایان لەسەر یەکیان دژە تیرۆرۆیەکیان وەزیری داراییە کاک ئاوات طبعا ئەو تەبلیغە هەبووە کە دەبوو مەفروض بوو هەم سنتەری میترۆ هەموو فەرعەیە و لێرە ئاگادار بووە هەم خودی شخصەکان هەردوو ڕۆژنامەنووس ئاگادار بوون و تەبلیغیان بۆ بچوایە نەدەبوو بە بەو جۆرە شێوە کە بۆتە جێگەی تێبینی لای خەڵکی هەرێمی کوردستان کە دەستگیر کراون. ئەو دوو ڕۆژنامەنووسە دەوترێت دوو سکاڵای یاساییان لەسەر بووە، یەکێکیان دژە تیرۆر و ئەوەی تریان وەزیری دارایی و سکاڵاکان لەسەر بابەتی نووسین بووە لە کاتی گەڕانەوەیان لە سلێمانیەوە بەرەو هەولێر دەستگیر کراون و دەستگای میدیایی بوار کە هەردوو ڕۆژنامەنووسەکە کاری تێدا دەکەن ڕایانگەیاندووە ڕۆژنامەنووسەکانیان لەلایەن دژە تیرۆری یەکێتی نیشتیمانیەوە ڕفێنراون. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.